سوێنتان دەدەم هەتانە باوەڕ ناکەم لە ساڵێکە دوو کتێبی خوێن بێتەوە دە کتێبی خوێن بێتەوە کە ئەو ئەوروپیانە بەچی پێشکەوتن کابرا لە ناو شوێنێکە لە چاوەڕێی پاس دەکا لە ناو میترۆدا لە شوێنێکە ئیلا کتێبەکەی خۆی پێەیە نامیلکەیەکی پێەیە دای ناوە کتێبەکەی خۆی دەخوێنێتەوە با گرنگترین کەس لەلار خێزان و منداڵەکانی خۆت بێ کاکە نەک مۆبایل و فەیسبووکەکەت مۆبایل و فەیسبووکەت کە چوویتەوە ماڵەوە داینێ بیکوژێنەوە قسەیەکی خۆش دەست بە سەراهێنانێک ئامێزێکی گەرم سۆز نواندنێک بۆ ئەو منداڵانی کە ڕۆژتاوارە لە مەکتەب بوون کە پێویستیان بە سۆزی تۆی دایک و باوکە کە بەداخەوە منداڵی وا هەیە ینی لە سۆزی دایک و باوک بێبەش بووە باوکەکە و دایکەکە یان لەگەڵ خەڵکایە یان لەگەڵ سوۆسیال میدیادایە ینی ئەویش هەر لەگەڵ خەڵکابوونە فڵانکەس زوای کردو پێی پێ بکەنەوە فڵانکەس لایک و کۆمنتی بۆ بکە و فڵانکەس ئیمۆجی بۆ دانێ و فڵانکەس دەستخۆشی لێ بکە و فڵانکەس دوول لە ڕوتان ملی بشکێ و کەواتە تۆ ئەی ماڵ و منداڵەکەت واز لەوانە بێنە واز لە خەڵک بێنە واز لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بێنە خەریکی منداڵەکانی خۆت بە خەریکی خێزانەکەی خۆت بە بەرهەمەکەی چییە هەر کەسێک ئاوا زۆر تێکەڵاو نەبێ و ڕۆ نەچێت لە پەیوەندە کۆمەڵایەتیەکاندا وەڵی خوال لە کۆمەڵە خەم و خەفەت دەیپارێزێ وەڵی باری شانت بۆ دنیا سوکتر دەبێ بەخوا بۆ قیامەت بارز سوکتر دەبێ خوا دەتپارێزێت لە عمرتدا کاکە تەمەنت بە فێڕۆ ناچێ خوا دەتپارێزی لە دینەکەتدا تۆ ئەچیتە شوێنێکەوە ئەچیتە مەجلیسێکەوە ئەگە قسەی بێ شەرعی تێدا بکرێت لە سوڕەتی نیسا ئاەتی سەوزشلادە فەرمێ گاڵتە بە ئاەتی خوا کرا چوویتە بارەگایەکەوە مەقەڕێکەوە گاڵتە بە قورئان دەکرا نەعوذ بالله گاڵتە بە شەریعەتی ئیسلام دەکرا پێ دەکەنین دەچێ مەجلیسێکەوە گاڵتە بە مەلا دەکرێت بە مزگەوت دەکرێت بە ڕیژ دەکرێت بە سیواک دەکرێت بە شعائری ئیسلام دەکرێت بە حەج و عومرە دەکرێت تۆش ئاوا سەرت بۆ لە قاند و بەڵێت بۆ کرد ئینەکم ئیذەن مثلهم خوا دەفەرمێت تۆ ڕێک وەکو ئەوانت لێ دێ تۆ یەک قسە نەکردووە دڵیشت پێی ناخۆش بووە مادام لەگەڵیان دانیشتی گوێت بۆ گرتن مەجلیسەکەت بەجێ نەهێشت خوا دەفەرمێت ڕێک وەکو ئەوانی إن الله جامع المنافقين والكافرين في جهنم جميعا خوای پەروەردگار کافرەکان و دووڕوەکان لە جەهەنەما جەمیعان بەیەکەوە کۆ دەکاتەوە کافرەکە بە ئاشکرا کوفرەکەی کردووە تۆش هەڵوێستن نەبووە بووی بە منافق دانیشتی لە مەجلیسەکەیە ڕەدن نەدانەوە قسەت نەکرد تۆش لەگەڵ ئەوانە دەبی کەواتە دینەکەت کەوتە مەترسیەوە ئەگەر زۆر تێکەڵ نەبی دینت سەلامەتە عەقڵت سەلامەتە کاکە ماڵ و سەروەتەکەشت سەلامەتە ئەو هەموو مەسرەفە لابەلایە ناکەی کە نەبووە دنیا جێگای گرت نە پاداشتی قیامەتیشت لەسەر وەرگرت